لای هەموو لایەک ڕوونا باشووری کوردستان وەکو کیانێکی فیدراڵی لە بەردەم هەڕەشەیەکی جدیدایە نەمانی هیچ دامەزراوەیەکی شەرعی خەڵک وای کردووە کە هەڕەشەکان زیاتر ببن بەداخەوە دەوڵەتی عێراق سەروەری لەکەدار کردووە هەر لە دەرزی ئەم لەکەدارکردبوونە سەروەری دەوڵەتی عێراقدا دەوڵەتی داگیرکار و فاشستی تورکیا لە ڕابردوو بێشەرمانە چەندان جار ڕەشەکوژی ئەنجام داوە چەندان کیلۆمەتر هاتۆتە قوڵایی خاکی عێراق ئێستاش نیازمەندە لەژێر ناو پاساوی ترس و پرسی ئاسایشی نەتەوەیی تورکیا ئۆپەراسیۆنێک ئەنجام بدا هەڵبەت ئێمە پێمان وایە کە ئامانج لەو ئۆپەراسیۆنە تەنها بە ئامانجگرتنی زیاتری داگیرکاری باشووری کوردستانە چونکە ڕابردووی داگیرکاریەکانی دەوڵەتی فاسدی تورکیا ئەوەمان پێ دەڵێ کە هەر بۆیە ئێمە لە گۆشەنیگا و هەستکردن بەو مەترسیە گەورەیە بانگی هەموو ئازادی خوازانێک دەکەین دوور لە ئینتیمای حیزبی و ئایدۆلۆژی و هێڵی سیاسی هەڵسەنگاندن و هەڵوێست و هەنگاوی کردداری بنێن بۆ سەرکۆنەکردنی ئەو سەردانە چاوەڕوانکراوی ئەردوغان کە بڕیارە بۆ عێراق ئەنجامی بدا بە نیازی زەمینە سازکردن و هاوبەش دۆزینەوە بۆ ئۆپەراسیۆنەکەی کە دەرگای داگیرکاری زیاتر دەکاتەوە لێرەوە ڕووی دەمان دەکەینە هەموو لایەک مەترسیەکە بە هەند وەربگرن و هەنگاوی دروست بگرێتە بەر بۆ کۆدەنگی نیشتیمانی و بەرژەوەندی نەتەوەیی گروپی کۆشان بۆ پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان ڕانیا 22 چواری 2024